هەمومان دەزانین وەختی تاقیکردنەوەکان نزیک بوویتەوە، یعنی هەمووتان دەبی شێوازێکتان هەبی کە کو دەخینن. باشە دەڵێ ئێستا باسی بابەتێکی گرنگ دەکەین، ئەویش بۆ ئەوەی توانای بیرهاتنەوەت بەهێز بێت لە کاتی سەحیکردندا ئاگاداری ئەم خاڵانە بە. چەند خاڵەکە لە بۆتان باز دەکەم. باشە یەکەم شێوازی سەحیکردنت، یعنی کو سەحی دەکەی. دەبی کاتەکانت ڕێک بخەی ڕێخستنی کات و بابەتەکانت ڕێخستنی بابەتەکان و کورتکردنەوەی نەخشە بیریەکان. نووسینی تێبینی و خێرا خوێندنەوە. کو کاتەکاتان ڕێک دەخەن ئەوگۆ کە دەرسی دەخینە. وەرەقەی دێوی دەرسی دقی ئەوەدا و دەرسی دەخوێنم 25 دقیقان ئەوە دەڕستی دەکەم ئەوە دەرسەکەی دەخوێنم. نه هیچ کاتێک دەخەوی. کاتی خەوت دەبی ڕێک بخەی. کاتی خواردنت بەیان زوو مێشکت ئەها سافە کراوەیە هەوڵدەن بەیانیان زوو دەرسی بخین ئەوەندەی کە لە ماڵێنە. ڕێخستنی بابەتەکانت ڕێک دەخەی. هەیە بابەتە قورسەکان لە بیدایەتی دەخینی، بابەتە ئاسانەکان دواتر دەخینی. هەشمانە بابەتە ئاسانەکان دەخینی و قورسەکان دواتر. کورتکردنەوەی نەخشە بیریەکان مەبەستمان لەوەی ئەها کە بابەتەکان کورت دەکەوە، ینی بە پێی تێگەیشتنی خۆت. بەتایبەت لە بۆ دەرسە کۆمەڵاتی و نووسینی تێبینی چەند بابەتە گرینگە تێبینیەکان دەنووسیەوە. دووەم لە ڕووی جەستەریەوە دەبی خۆت ئامادە بکەی، ینی پشوەکی تەواو وەربگری، نەک ئەتوو خەوت بێ و دەرسی بخینی، ینی دەبی پشوەکی تەواو وەرگرتی.